خاڵێکی تر لە ئادابەکان بەرامبەر دایک و باوک ئەوەیە کە ئەبێ ڕۆڵەکان لە بەردەم دایک و باوکیانە بە شێوەیەکی جوان و لایق و ڕەفتاری جوان بکەن. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام یعنی نابێ بەناوی باوکیەوە بەناوی خۆیەوە بانگی بکرێەوە لە ئێستا لە ئەوروپای ئەڵێ نابێ مناڵ بەناوی دایکە یا باوکە یا شتێکی لەو بابەتە باسی بانگی دایک و باوکی بکە. هەڵە چونکە ئەوە فێری کۆیلەیەکە فێری ئازادی ناکە لەبەرەوە بێ بڵێ ئادەی زەینەب ئەوم بۆ بێنە بە دایکی بڵێ ئادەی محەممەدی ئادەی حسەین ئادەی ئاسۆ پەرداخی ئەوم بۆ بێن دەبەنەوە خۆی بێئەدەبیە نابێ بەناوی خوانەوە بانگکردن وەکو لەم زەمانەیە وای لێ هاتووە. ئەبوو هورەیرە خوا لێ ڕازی بێ کابرایەکی بینی لە دوای پیاوێکی ترەوە ئەڕۆیشت لێی پرسی من هذا ئەمە کێیە؟ قال أبي. قال لا تدعه باسمه ولا تجلس قبله ولا تمشي أمامه. فرمي ما دام ما باوكتا أبو هريرة فرمي بناوي خويا بانجي مكة بيش أويش دامنيشا لبيشي ومرو يعني للرشنيا بيشي مكة. لسيدنا علي أم برسي خالي راضي بيه درباري حسني كوري أم كرات شونا فرمي زور كوري جاك بشو لبيش مو أروا بالروج لدوام مو أروا يعني هردو حالتك حراسة قرتني باوكتي بشو لبيش يوروا ويقر مترسية قبو توشي كركابي بالروج لدوايا وروا چونك باوكك بالروج بيش خويا بيني بس دوا ونابيني أم حماية كان دوايا أول شيء شكل أدبي رفتار كردن لغن دايكو باوك